سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی دیکە لە بەرنامەی کۆمەڵا سوڕاوان هەموو هەفتەیەک پێنجشەمانە پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت. ماوەیەکە دیسان باسی پرۆسەی ئاشتی لە تورکیا دەکرێت و دەوترێت کە لە پرۆسەکە نزیک بوونەتەوە. ڕاستیەکان چین و بەگشتی پرۆسەی ئاشتی دەبێت لە چه ڕێڕەوەیەکەوە تێپەڕێت و ئامانجی ڕژیمی تورکیا بۆ چوونە سەر ئەم مەسەلەیە چییە؟ ئەمانە و چەند پرسیاری تر دەپرسین لە هاوڕێ شەهرام ئەمانەتی ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران کە بۆ ئەمجارە میوانی بەرنامەی کۆمەڵا سوڕاوان. هاوڕێ شەهرامم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. منیش سڵاوم هەیە لە خزمەت خۆت و هاوکارانت هەروەها بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵا و بەرنامەی کۆمەڵا و هەڵسوڕاوان. زۆر سپاس. هاوڕێ شەهرام هەروەکو لە پێشەکیەکە باسم کرد ماوەیەکە کە دیسان باسی پرۆسەی ئاشتی لە تورکیا دەکرێت. پێسان وایە تا چەندە ئەم باسە لە جێگای خۆیەتی؟ تا ئەو جێگای کە پرۆسەی ئاشتی ئەوەی کە بەناو پرۆسەی ئاشتی بەناوبانگە بەڕاستی ئەو کەلیمە ئەو پرۆسەی ئاشتیە زۆرتر لەلایەنی کوردیەوە بەکارتێت، یانێ وەکو پرۆسەی ئاشتی. هیچ کاتێک دەوڵەتی تورک ئەوەیە وەکو پرۆسەی ئاشتی ناو نەبردووە، بەڵام وەکو پرۆسەی دانیشتن، وتووێژکردن، ڕێگە حەل. بەڵام ئەوە خۆی لەلایەکە و نیشانەدات کە ئەو وتووێژە ئەمە یەکەم جار نییە، جارێکی تریش لە ساڵی 1993 جارێکی تریش لە 2012 و ئەمە سێومین پرۆسەیکە کە بە شێوەیەکی بەربڵاو ئەوەی کە ناوبانگی هەیە، چونکە یەک دوو جارتریش دانیشتنگەرێ بووە کە ئەو دانیشتنگەرە تقریبا ئەوان تری شێوەی دروستەکەی بووگە، یانێ ئەوەی کە هەیئەتێک لە دەوڵەتەوە هەڵساوە چووە بۆ قەندیل قسەی کردووە، نەتیجەکە هاتوونەتەوە مەسەڵەن بۆ لای دەوڵەت بیگەڕنەوە، ئەو شوێنە دوای ماوەیەکەوە بمباران کراوە. بەڵام ئەوەی کە وەکو پرۆسەی ئاشتی ئیسە ناوی لێبین تقریبا ئەمە سێوەم پرۆسەیە، هەروەکە ئشارەم کرد لە 92-93 پرۆسەی یەکەمی بوو کە ئەو کاتە تورگوت ئۆزاڵ بوو کە هەوڵیدا ئەو مەسئلە لەگەڵ پەکەکە و هەروە لەگەڵ سەرۆکی پەکەکە کە عەبدوڵڵا ئۆجەلان بوو نێوانجی مامجەلال ئەو مەسەلە حەل کات کە ئەوە سەری نەگرت، تورگوت ئۆزاڵ سووەقەستیان لێگرت تونڕەوەکان. لە پرۆسەیەکی ترە کە پرۆسەی 2012 بوو و 3 ساڵی خایە و 10 خاڵ کە لە زیندانی ئیمراڵیەوە هاتە دەرەوە، واقعاً ئەو دەخاڵە حوسننیەتی لایەنە کوردیەکەی نیشاندا. بەڵام ئێمە دیمان لەو ماوەکە ماوەی 3 ساڵی خایان ئاکپارتی کە هەم حیزبی ئەردۆغانە بوو، حیزبی دەسەڵاتدار بوو، وەکو دانیشتن ئەو دانیشتنانیە بەڕێوە برد. دوای ماوەی بۆ خودی ئەردۆغان بیانووی هاوردەوە، بیانوەکەیشی دوای ئەوە بوو کە سەلاح دەمیرتاژ وتی ئێمە هیچ ڕێگە چارێک وەکو سۆلح نابینین، ئێمە وەکو ئەوە هاتکین ئاشتی شێوەیەکی دیموکراتیزە لە تورکیا ببینین، بەڵام هیچ نیشانەیەک لە سۆلح نابینین. ئەمە ماوەیەکی شەکە دانیشین وتوێژەکەین کە ئەردۆغان ئەوەیە کرد لە بیانوو، وتی ئەو دانیشتنانە کە کراوە بێ پرسکردن بە من بووە کە لە سوورەتێکی شەوا نەبوو، یانێ بە شۆن بیانووی کە ئەگەڕا هەم ئاکپارتی ئەو کاتە لەگەڵ ئەحمەد داود اوغڵووە مشکڵی بوو کە وەزیر خارجەی نەفەر دووەمی ئاکپارتیش بوو ئەردۆغان، و بە شێوەیەک ئەیویست کە ئەو مەسئلە تێک بادوە تێکیشیدا کە بە پەیمانی 28 شوبات ئەناسرێت، پەیمانی دەمادەیەکە پەیمانێکە لە دانێ لە قەسرە گەورەکانە بە ناو دۆڵمە باخچە لە ئیستانبوڵە گیرە، بەڵام ئەو پەیمانیە شێوان بە یەکەوە دوای ئەوەیش ئەزانین کە 2015 بە دواوە چە شەڕێکی خوێنین لە ناوچە کوردنشینەکان هاتە پێشەوە کە تورکیا ئەوەی کە دەمی لە ئاشتیەدا دەمی لە ئەوەدا وتوێژەکات ئەو قەتڵ عامی خستە ڕێگە کە دیارە بە بیانووی شەڕ لەگەڵ پەکەکە بوو، بەڵام سەدان گوندی چۆڵ کرد لە جەمعیەت و نفوز، سەدان منداڵ کە بێتاوان بوون لەو شەڕە کوژران.
ئەوەی تا بەم ئاخر جارەکە هەڵەگەڕێتەوە دیارە لە ناوچەکە ئاڵ و گۆڕگەرێک هەیە. ئەوە بەشار ئەسەدە ئەو دەوڵەتەکەی سقوتی کرد، تاقمێکی ئیسلامی شام یا دەمشقیان گردووەتە دەسەوە، بەشێک لە سووریا ها بەدەستی نیروگەر کوردەوە. ئەوە یەکێک لە فاکتۆرەکانە. لە ناو تورکیەشە لیر ئەرزشی دابەزیوە، بێکاری ڕقەمەکەی چووەتە سەرەوە، مشکڵاتێکی داخلیش هەیە. بەڵام ئەو ئاستە نییە کە هاوسەنگیەکەی گۆڕاوێت تورکیا هاتوێتە بەرەوە، یانێ بە ئەوەی کە ڕێگە چارەی گەرێکی ڕێگە چارەیەکی ڕیشەکەنیکە، یانی لە ڕیشە و بڕوا بۆ مەسئلەکە مەسئلەی کورد و تورک چارەنووسەکەی وا دیاریکە. دیارە ئەو تەرحیشە لەلایەن دەوڵەتە و کە ڕێیجمهورە نەدراوە، لەلایەن حیزبێکە و دراوە کە ئەو حیزبە دیارە ئیسە تقریباً پێشتازە لە تورکیا شارەداریەکان ها بەدەسیە و ئەڵبەتە نەبە تەنیا خۆی دەمپارتیش حیزبێکە کە شارەداریکی زۆر لە بەشە شارە کوردەکان ها بەدەسیەوە. ئەو معادڵاتە ئەتوانێت تەسیری بێت، بەڵام من ئەوە ئەڵێم کە ئەو ڕادە نییە کە ئەو هاوسەنگیە ئەوە نییە کە تورکیە لە وەزعیەتێکی زۆر زۆر زەعیفە بووێت کە هاتوێتە پای ئەو وتوێژە. هەر ئەوەیش کە سەرنج بدەین ئەبینین لە بەشێکە بەشی تورکیە نیە لە سووریە هەیە، حتا دژایەتی شەکات لەگەڵ ئەو بەشەی کە لە سووریا ئازاد نماوەی 12 ساڵە حکوومەتێکی خودگردانێکی مەحەلی دموکراتیک بە چاو باقی شوێنەکان ئەو ناوچەکە خاوەنیانەیە هەیەتی دژایەتیەکە. بۆیە تا ئەو جێگەی کە هاتووەتە تا ئێرە هاتووەتە بەرەوە کاتباتریش هەر لە بەرنامەکە ئشارەتیەکەی ئەو مەسائلەی کە تورکیا ئەی کێشێتە پێشەوە زۆرتر مەسئلەیکە کە نە حەلی کێشەی کوردە لە تورکیا، بەڵکو زۆرتر ڕووی ئامانجەکەی لە پەکەکەیە، ئەویش چەکدانانی پەکەکەیە. بەڵێ هاوڕێ شەهرام، لە مەسەلەی دانوستاندا هەمیشە ترازوی هێز دەور دەبینێت. ئایا ئەردۆغان پێی وایە کە ترازوی هێز بەزەرەریە کە باسی پرۆسەی ئاشتی دەکات؟ هەروەکە ئشارەیەکی کورتم پێکرد، ئەو پەیمانی دەمادەی 28 شوبات لە ئەو قەسرەیەکە لە ئیستانبوڵە گیرا، ماوەی ئەردۆغان پێویستی بوو بە ئەو جبهەی دموکراتیکە ئەو کاتکە بوو، بەڵام زانی کە ناتوانێت ئەو بەرە بەرەولای خۆی بکێشێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو پەیمانیە لەناو برد. کەسانێکی وەک سەلاح دەمیرتاشی متهم کردبەوە کە ئەمانە پەکەکان، بەڵام هاتوونەتەوە لە ناو شارەکانە فعالیەتەکان. ئەوەی کە تا ئەم جارەیە بگەڕێتەوە بۆ ئاکپارتی کە ئەو حیزبی عەداڵەت و تەوسعا کە ئەردۆغان ڕەهبەریەکات، وەزعێکی باشی نییە. وەزعێکی باشی نییە. ئیسە دەمپارتیە کە دەمپارتی ئەتوانێت تا حدودێت معادڵات و ئەو تەرازوە لە انتخاباتە، چاو انتخاباتی کە ها لە پێشەڕوە انتخابات ڕیاسەت جمهوریە، ئەوانە بگۆڕێت ئاڵوگۆڕ دروستکات. بۆیە ئەم جارە نە لەلایەن ئاکپارتیەوە کە لەلایەن مەهەپە و کە باڵێکی ڕاستن لەو ئەحزابەی کە لە تورکیا هەم تونڕەویشن، ئەم جارە ئەو داخوازی لەلایەن ئەوانەوە مەترح کردیا. دیارە ئەوانیش چۆن بەهۆی ئەوەی کە وتم شارەداریەکان زۆربەی ها بەدەست ئەوانەوە توانیان ئەو حیزبەکەی ئاکپارتی یا عەداڵەت و تەوسعای ئەردۆغان شکست پێ بدەن. بۆیە ئەوانی سەر لە پێشەون. دەم پارتی خۆی دەور ئەبینێت، دەم پارتی ئەتوانێت هەم لە ئەو هەڵبژاردنێکە لە داهاتووە بۆ سەر و کۆماریە کردێت دەور ببینێت. بۆیە لەم موقعە ئەوانیش حرەکەتێکی باشیان کرد بە پێچەوان ئەوەی کە ئەیانوت بۆ بە مەهەپە نزیکە و بووەتەوە، بەڵام ئەوە توانی کەمێک حیزبەکەی ئەردۆغانیش بواتە دواوە کە
مل بدات بە ئەوەی کە ئەم دانیشتنە بکرێت ئەم پرۆسە کە ئەو جۆرەی کە هاوردیانە حتممە ئیمرالیەوە ئەم جارە چارەسەر بکرێت ئەو دانیشتنە بکرێت بەڵام لە کول چۆن ئشارەتان کرد بە ئەو حزب عداڵەت و تەوسعا و حزبەکەی ئەردۆغان وەزعێکی باشی نییە لە کول لە هەڵبژاردنەکانە لە شارەداریە بۆ داهاتوویش هێشتا ئایندەیەکی لێڵی هەیە ئەوەی کە ئەو قانونگەرە لە ماوەی زیاتر لەم 15 ساڵە ئەوەی کە سیستم حکوومەتیان گۆڕی لەم شێوەی مەجلیسە و کردیانە ڕیاسەتی دەستکاریگەری کە لە ناو قانون ئەساسیە کردیان ئەوانە هەمووی ئەتوانێت بمەترسی بێت بۆ ئەو حزبی ئاکپارتیشە بۆیە ئەویش بە شێوەیەک لە شێوەکان خۆی کێشا بەرەوە من ئەگەر خولاسەوار ئشارەیەکی پێ بکەم ئەوەی کە دەوڵەت باخچەلی پێشنیارە یەکەمەکەی ئێرەدا ئەویش لە مەجلیسی تورکیا بوو 24 مێرمانگ بوو کە وتی چارەسەری پەکەکە هەیە ئەوەی کە چەک دابنێ ئەویش لە ئیمرالیە دیارە ئەو کاتە دەنگی داوە بەڵام بەرۆ پێشوازی نەچوون خۆی زانی کە ئەوەی کە منزورم دەوڵەت باخچەلیە ئەو پێشنیاریە بە هێواشی ئەڕواتە بەرەوە جارێکی تر لە 6 ئازەرە دووپاتی کردەوە هەرچەند ئەوەی کە وتم زۆربەی کورسیەکانی مەجلیسی ملی تورکیەش ها بەدەست ئەوانەوە وتی من دووبارە لەسەر ئەو داخوازی خۆمە پافشاری یەکەم بۆ ئەوەی کە دادگوستەری چۆن تا حدودی دادگوستەریەکان لە ژێر نفوزی ئاکپارتیە بوون ئەوان ملیان نادا هەر ئەم دەوڵەت باخچەلیە سەرۆکی مەهاپا خۆی مستەقیم لەگەڵ وەزیری دادگوستەریە قسەی کرد لە 2 دەیمانگە توانی ئەو ئیجازە بگرێت کە لە 6 دەیمانگە ئەو ملاقاتە لە ئیمرالیە سوورەت بگرێت دیارە ئالم ماوەیشە ئەمە هەر ئاوانەوەگە کە مەهاپا بە تەنیا خۆی بێت حتممەە ئەوان چۆن لەبەرەیەکن هەرچێ بێت ئەمە مەسەلەکە خولای ئەوان و تورک کووردە وتم ئەوان بۆکو مەسئلەی ئاشتی پرۆسی ئاشتی لە ناوی نابن وەکو ئەوەی کە حتا لە ڕۆژنامەکانیشیانە ئایسە کە مەسەڵەن ئەگەر سەرنجی ڕۆژنامەکانی تورکیەش بدەیت کاتێکە ئەڕوویتە ناو پرۆسی ئاشتی کەمێک ئەو ئەدەبیاتە ئەگۆڕدرێت ئەوەی کە بۆ ئەو پەکەکە ئەڵێت کە پەکەکە ڕێکخراوی تۆریستیە ئەوەی کە ئۆجاڵان وەکو سەرۆکی ڕێکخراوێکی تۆریستی ناوەبات ئەوەیە کات مەوزعیان نەگۆڕاوە بە تایبەت مەوزعی تونڕەوەکانیش کە چەند حزبن یەکدا ئەڵبەتە یەک حزبیان تایسە ئەو ئیجازەیە نەداوە بەخۆی کە لەگەڵ دەم پارتیە دابنیشێت بەڵام ئەوەی تا بە ئاکپارتی ئەگەڕێتەوە دیارە ئەوانیش ئەوە بە قازان جەزانن بۆ ئەوەی کە جێ نەمێنن بۆ ئەوەی کە چونکە لە تورکیا فقط ئەم ئەحزابەنن ئینسانگەرێکی پێشڕە و ئازادیخواز و بەرابەری تەڵەبێک هەن کە سۆحیانە بێت گەرەێکیانە چارەسەری ئەم مەسئلە ئەم شەڕەی کە هەیە ماوەی زیاتر لە 30 ساڵیش ئەخایەنێت چارەسەرێکی ڕیشەی بۆ بکرێت هاو شەهرام دەڵێن تا ئێستا چەند جارێک بەرپرسانی سەرەوەی تورکیا چاویان بە ئۆجەلان کەوتووە و باز لە ڕێکەوتن لە مەسەلە گەلێک کراوە پێتان وایە ئەوانە چین لە ئۆجەلان و پەکەکە داواکاری کراوە ئەو داواکاریانە هەر ئەو داواکاریانن کە بەتایبەت لە نەوەسێنە بەڵام لە 2012ش ئەو داواکاریە لە ئۆجاڵان کراکە داوا کات لە پەکەکە چەکەکانیان دابنن خەلەسلاح بن ئەوە ئەو داواکاریەسە کە هەیەە ئەم جاریشە هەر ئەو داواکاریانە بووە بەڵام ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بە قەزیەکە دیارە ئەوانیش احتماڵی هەیە ئەوەی کە مەسئلەی کە لە ناو پەکەکە هەیە بەهۆی نزیک بوونەوە و ئەو ئاڵوگۆڕی کە پەکەکە لە ناوچەکە هاتووەتە بەرەوە لەگەڵ بازێ لە دەوڵەتەکانی ئەو ناوچە لەگەڵ رووسیا پەیوەندیگەرێکی هەیە ئەوە مخالف موافقی هەیە دەوڵەت تورکیش باشە زانێت کە لە ناو پەکەکە باڵی چەپوڕاز هەیە ئەو
باڵە بڵێن کە لەگەڵ مزاکرە لەگەڵ دانیشتن موافقەتێکی وانیە بە باڵە چەقەکەیە کە جەمیل بایاک و ئەمان نمایەندگیەکان بۆ باڵە ڕاستەکەیشیت کە تقریبان حاڵەتێکی میانە ڕۆیان هەیە مراد قەریلان و ئەمانە مەسئلەی سێوم عەبدوڵڵا ئەوجالانیش کێشێتە وەسەد ئەوە یەکێک لە ئەتوانێت یەکێک لەو تەرفەنگەرە بێت کە دەوڵەتی تورکیە گەرەکی بێت کێشەکانی ناو پەکەکەیش بەوە قوڵتەرە و کاتەوە. بەڵام ئەو داواکاری ئەسڵیە کە وتم کراوە ئەوەیە کە پەکەکە چەک دابنێت، یانێ کاتێک ئەوان ئەگەر من ئەڵێم هەموو شتێکی نەرینی نییە، بەڵام مەسایلی ئەرینیش هەیە، هەموو شتێک بە چەک حەل نابێت، دانیشتن مزاکرەیش وەکو ئەسڵا لە سیاسەتە تاکتیکە ئەوانە بەکارە برگێت. بەڵام ئەگەر ئەو نیەتەی کە دەوڵەتی تورکیە بووی فقط مەسئلەی کورد ئایا ئەوەیە کە چەک دابنێت، ئایا مەسئلەی کورد ئەوەیە کە یەک دوو کاناڵی کوردی داناوە بۆ زوانی کوردی قەدەغەی لابردووە، ئەوەی کە سە ساڵوتی کورد تورکی کێویە ئەوانەیە لابردووە. واقعاً مەسئلەی کورد ئەوانە شتێکی فەرعین. ئایا دەوڵەتی تورک دان بەوە دانێت کە چوار بەندی قانون ئەساسیە ئەسڵیەکەی بگۆڕێت، ئەوەی کە دەوڵەتی تورکیە وڵاتی تورکەکانە، ئەوەی کە مافی شاروەندی بۆ کوردیش بە ڕسمیەت بناسێت، ئەوانە ئەو مافگەرەستە یانێ مەسئلەکەم ئەگەر حەلی کێشەی کورد بوو، ئەگەر نیەتی چەممە هەپاچە AKP ئەگەر نیەتیان حەلی مەسئلەی کوردە حەلی مەسئلەی ملیە ئەبێ لەم بوارە و وارە زەمینەکان بن. ئەوەی ئەمان فقط چوونە سەر ئەو مەسئلە کە داوا بکرێت کە چەک دابنرێت. ئەو هەیئەتەی کە ئەم جارە چووگن بۆ ئیمرالی ئەوەیە کە وتم لە هەشتی دەیمانی ئەم ساڵە ئەو ملاقاتە لە ئیمرالیە سوورەتی گرت. کێگەرن پەروین بولدانە، سری سورەیە ئۆندۆرە، ئەحمەد تورکە، جیا لە ئەحمەد تورک، پەروین بولدان و سورەیە ئۆندەر ئەوانە هەرو کەسانە بوون کە لە دانیشتنەکانی 28 شوباتی 2015 دانیشتنیان کرد کە بەو شێوە جوابیانیان داوە، یانێ شێوان دیانیان بە یەکە. ئەگەر بە فەرز دەوڵەتی تورکیا من کاتێک ئەڵێم کە زۆر شتەکانیان نەرێنیە، واقعان ئەگەر مەیلی بە مزاکرێک ئەبێ حوسنە نیەتی لە خۆی نیشان بدات. سەلاح دەمیرتاش و هاوڕێیانی بۆچی لە زیندانە ماونەتەوە، ئەسەن تەقسیر و ئەو خەتا ئەوان کردویانە چییە؟ ئەبێت ئەو حوسنە نیەتە نیشان بات. هەر ئەوان نین، کەسانێکی تریشان ڕۆژنامە نەگار هەیە، کەسانێکی ئازادی خواز هەیە، حتا لە ناو تورکەکانیشە کە بە بەرابەری شاروەندی کورد و تورک ئیمانیان هەیە، بەتایبەت لە ناو چەپەکانە. ئەوەی کە ئۆجاڵانیش ئەم جارە وەکو هەفت بەندێکە پێشنیاری کردووە هاتووەتە دەرەوە، یەکەمی وتویەتی دیسانەوە برایی تورک و کورد. ئێمە ئەزانین لە ساڵەکانی 1974 تا 75 ئەو کاتێک کە جنبشێکی چەپی بەهێزی کۆمونیستی لە تورکیە بەهێز بوو، بەتایبەت ئەوەی کە شاخەی چریکیەکەیان قبول کرد، کەسانی وەک دنیز گزمیش کاتێک کە ئاخرین شوعاری لە پای تیرەی ئیعدامەکە پێش ئەوەی کە گلولەکان خۆی دوو شوعاریدا، یەکەمی ئەوە بوو کە بڕوخێ فاژیسم، دومی شوعارێکەیتر دوای ئەوە نەیتوانی شوعار بە بژی برایەتی کورد و تورک بوو. ئەوەیە کە ئەو پرۆسە کە تایسەر لێڵای ها لە سەریەوە وتم دەوڵەتی تورک ئەگەر حەلی مەسئلەی کوردە بە واقع لە ئەمری واقعە ئەوەیە ئەبێت دان بەوانە دابنێت، ئەتوانێت بڵێت کە ئەتوانین قانونی ئەساسی جێبەجێکەین، وەکو شاروەندێک لەگەڵیانە مەعامڵە کرێت. دەم پارتیش وتم ئیسە وەزنێکە، دەم پارتیش ئەزانێت ئەگەر پەکەکە نەبێت هەر بە یەک مانگ هەمویان جەمەکەنەوە، یانێ لەلایەن دەوڵەتی ئەوە بەتایبەت فاشیستەکان ئەحزابە فاشیستی تورکیەوە دەم پارتی و پەکەکە هیچ جیاوازیکیان نیە. ئەوان وەکو کێشەیەکی کورد وتم ئەوەسەس لە سووریا
جریانێک کە 12 ساڵە خەباتەکە ئەوەی پێسێشەوە ێژەمانە پەکەکەن بۆیە مەسئلەکە ئەگەر لێڵایک هەیە ئەگەر نەرینیک هەیە لەلایەن دەوڵەتی تورکەوە هەیە ئەنا پەروین بولدان ئەحمەد تورک سورەیا ئۆندەر یا هەر بڵێن دەم پارتی بە گەرمیەوە چوو بە پێشوازیانە یانێ تقریبان یەکەم دانیشتنێکە کردیان چل دقیقەیش درێژەی خایان سیانزەی دەیمانگ بوو لەگەڵ نەحمان کورتلو موشە بوو کە سەرۆکی پارلەمانی ملی تورکیەست چل دقیقە لەگەڵ ئەوە دانیشتن دوای ئەوە هەر چوون بۆ لای دەوڵەت باخچەلی دوای دەوڵەت باخچەلی چوون بۆ لای ئەحزابێکی تر دانیشتن لەگەڵ هەتا لەگەڵ ئاکپارتیە 1 ساعت و 15 دقیقە درێژەی خایان دەبوو بەڵام ئەوەی کە ئیسەوتم ئاکپارتی شتەکان ئێمە چۆن فرەتر ئەوە بینین جارێکیش خیانەتی کردگەل لە پەیمانێکە شەڕی هەڵگرسان و دوای ئەوەی کە حوسنە نیەتی نیشاندرا لەلایەن قەندیلەوە ئەوەیەکە حتا دوای ئەم نشەستگەرە خۆی ئەڵێن سیگنالگەری دراوە سیگناڵەکان موسبەتە ئەوەی تاو ڕاگەاندنە بەیانیە مشتەرەکە تاو حەدە بوو بە وردەکاریەکان نەوتراوە یانێ ئەگەر دەمپارتی لەگەڵ حزبێکە دانیشتووە دانیشتنی کردووە هاتووەتە دەرەوە خاڵ بە خاڵ شتەکانی باس نەکردووە بەڵام وتویە شتەکان سیگناڵەکان موسبەتە حزبە تورکیەکانیش وایان وتیانە سیگناڵەکان موسبەتە بەڵام ئاکپارتی حتا حازرنەوە بەیانیەکی مشتەرەک بە وتی دواتر خۆمان ئەگەر باشمانزانی بەیانیەک مشتەرەکەین کە دانیشتنمان کردووە بۆیە تا ئەو جێگەیە کە دیاری هاتووەتە بەرەوە تا ئێرە لایەنە تورکیەکە بڵێن لایەنە جیا لە دەمپارتی چونکە دەمپارتی ئەو وەزیفەیە نییە سەرشان خۆی وتی ئەو پرۆسە داوا کراوە من ئەو کاراکەم سەردانی ئیمراڵیەکان ئەوەیەکە حتا ئاخری ئەم هەفتەیشە خۆیان دیاریان کردووە ئەلبەتە ئەویش ئەبێ ئیجازەی دادگستری بەدەستبێری ئایا ئیجازە ئان کە لەگەڵ سەلاح دەمیرتاش و بورهان ئەمانیشە قسە بکەن بزانن مەسئلەکە چۆنە دواتریش ئەو تاریخە کە دیاریان کردووەتەوە بڕۆنەوە بۆ ئیمراڵی و توێژەکەکەن بۆ دەمپارتی واقعان من ئەوەکو قسەی آخر لە ئەو جوابی و پرسیارتە بڵێم سیاسەتەکەی ڕوونە بەڵام ئەو لاینە حتا ئەوەی کە پێشنیاری کردووە مەهاپا فقط یەک خاڵی پێشنیار کردووە عەبدوڵڵا ئۆجەلان داوا بکات لە پەکەکە چەکدا بنێت هاوڕە شارە پێتان وایە ئەگەر ئۆجەلان قانع بێکە ئەو بڕیارەکە ئەو باستان کرد چەکدانان قەندیلی لەگەڵ بکەوێت پێتان وایە ئەکەوێت پێتان وایە ئۆجەلان ئەچێتە پای وەها بڕیارێک بە لە ئاخری پرسیارەکە و تاوەی بە قەندیل هەڵگەڕێتەوە دیارە قەندیل چەندین ساڵە داوا کرێت کە ئەو سەرۆکیان عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرگێت ئەو حەبسەکەها لە سەریە لا برگێت لەوە کەمتریش ڕازی بوو بن کە ئیجازە بدرگێ بە مەحامی و وەکیڵەکانی سەردانی بکەن ئێمە زانین تا پێش ئەم بەحسەی کە لە 24 مهری ئیمساڵە هاتە گۆڕێ ماوەی چەند ساڵ بوو زیاتر لە 2 ساڵ بوو حتا نانێش وەکیڵەکانی ئۆجەڵان ئەویش ببینن لە زیندانە بازی جاری شایعاتی وا بڵاوە بووە کەس نازانێ ئایا زیندووە یا لە ژیانە نەماوە ئەم ماوەت هێشتیان کە ئەو ارتباتاتە بەرقەرار بێ دیارە یەکێک لەو داخوازیگەرە کە وتم چەندین ساڵە بوویانە قەندیل ئەوەیە کە ئۆجەڵان ئازاد کردێت بەڵام لەو شرایەتیشە واقعاً قەندیل حتممە پێشنیارێکانیشی واکات کە مل نادا دەگەر ئۆجەڵان حتا داوای چەکدانانیش کاتە دیارە لە 2015 عەبدوڵڵا ئۆجەڵان وتی کە چەکدا بنن خۆ شەرت و شروتێکی بوو قەندیلیش شەرت و شروتی حتممە ئەوێت یەکێکی ئەوەیەکە حتممە ئەگەر ئەو پەیامە لەلایەن ئۆجەڵانەوە بێت حتممە ئۆجەڵان ئەبێ ئازاد کردێت ئەگەر نەنێرگێت بۆ وڵاتێکی تر حتممە ئەبێت لە شارێک وەک ئستانبوڵی ئانکارا بێت حتممە دابنێگێت دەفتەرێک بێت لەوێ توانێت
هەڵسوکەوتی بێت هەڵسوکەوتێکی سیاسی بێت لە نزیکە واقعیات ببینێت ئەوانە ئەتوانێت داواکاری بێت دیارە ئەو برازاکەی کە لە یەکەم سەردانە چوو وتی هەموو شتێکی باشە ئاگاداری وەزعیەتەکەس ئەخباری دەوروبەر دنیا هەمووی ئەزانێت سڵامەتیشی باشە بەڵام ئەوە نابێتە ئەوەی کە ئینسانێک هەرچێگە و ئینسانێک کە زیندانیە ها لە زیندانە مەحدودیەتگەرێکی هەیە ئەوە ماوەی 4 مانگە ئەگەر اشتباه نەکەم زۆرترە زیاتر لە 20 ساڵە لە زیندانە ئەو کەسە قسەی لەگەڵ کەسە نەکردووە ئەو یعنی ئەبێت حتممە لە دەرەوە بمێنێت جامعەکە ببینێت ئەو ئاناتوانێت داواکاریەکەی تری وەکو داواکاری دووەم بۆ قەندیل بنێرێت من وتم قەندیل تاوجێگە بێت ئەوانیش داواکاریان هەیە کە لەسەر ئۆجاڵانە بەڵام ئۆجاڵانیش کە وتویە ئەو 7 خاڵی کە دیاری کردووە جیا لەو بەندی ئەوەڵیە کە برایەتی کورد و تورکی دەستی خستووە سەری تا خاڵە هەفتومەکەی کە بە نەزمێکی دموکراتیک لە تورکیە بێتە ئولگو وەکو تاریخ بمێنێتەوە دیارە تواو خاڵەکان ئەو خاڵانە نین ئەو وتویە کە ئەمانە ئەتوانێت مثبت بێت هێشتا ئێمە نەزەراتی ئۆجاڵانمان نەبیستوە ئەوەیە کە ئەڵێن کە ئەبێ چاوپێکەوتنی دووەم ملاقاتی دووەمیش کە هەر لەلایەن ئەحمەد تورک و سوریا ئۆندەر و پەروین بۆڵدان و ئەمان بەدەست ئەروات ئەلبەتە دوای چونکە لەگەڵ سەلاح دەمیرتاشیشە موافقەت کراوە ئەم هەفتە قسە بکردی ئایا ئەو موافقەتە تا سەرنجامەکەی چونکە ئەوە دادگوستەری ئەتوانێت خۆی پرۆسەی دادگوستەریش ئیسە هاتووەتە مەیان هاوڕێ گۆڵنات حەزەکەم لێرە من شارەیەکەم ئۆجاڵان زیاتر لە 25 ساڵە لە زیندانە ئەوان قانونێکیان هاوردووە کە بە تایبەت ئاکپارتی ئشارەی کردووە کە ئەگەر مەسئلەی چەکدانانیش بێتە ئاراوە مەسئلەی عەفوی عمومی لە هیچ عنوانێکە نییە و عەفوە دیارە بەشێکی ڕووبە عەبدوڵڵا ئۆجالانە بەڵام لە قانونی تورکیا 30 تا 36 ساڵ هەر کەسێ حتا حەبسی ئەبەدیشی بێت ئەوە وەکو ئەوەیە کە ئەگەر 30 تا 36 ساڵەکە هەر کامی بێت ئەوە تێپەڕکات وەکو ئەوەی تر تواو بووە ئەگەر حەبس ئەبەدەکەیە یعنی دادگوستەریش حتا هاتووەتە وەسەتەوە کە نابێت بەحسی ئەوەی بێتە وەسەد کە عەبدوڵڵا ئۆجالان ئازاد کرگێ ئەو حەبسیە ئەبێ بکێشرێت یانێ ئەبێت 36 ساڵەکە تێپەڕکات چونکە ئەگەر ئەو قانونە ئەمە بیانویکە کە ئەوان گردویانە وتم دادگوستەری تقریبەن زۆربەی ها بەدەست حزبەکەی ئەردۆغانەوە ئەڵێت ئەگەر ئەو قانونە ئێمە ببینە ڕێگە زۆرێک لەو کەسانەی کە حکمی ئەبەدیان گرتووە ئەبێ ئازادکە دیارەوە بیانووە ئەوانە بیانوگەرێکە کە ئەیگرن تا وەکو خولاسەی تر جوابێک بۆ پرسیار ئێوە بەمەوە سەختە دیارە ئۆجاڵانیش هەروە ناژێت کە چەکدا بنن حتممەە پێشنیارگەرێکی هەیە حتممەە داخوازیگەرێکیشی هەیە هەروەها کە ئەوانەی کە لە قەندیلیشن نسبت بە ئۆجاڵان و گیان ئەو مەسئلە کە لە تورکیا هەیە مەسئلەی ملی داخوازیگەرێکیان هەیە بەڵێ هاوڕە شەهرام ئایا چارەسەری مەسەلەی کورد بەم ڕێڕەوەدا دەبێ بڕوات یان بەشداری ڕاستەخۆی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانی تورکیا لە پرۆسەکەدا زەروریە بەڕایەوە خۆ بەشداری هەموو خەڵک زەروریە ئەوەیە کە ئیسە وەزعیەت لە تورکیا جۆرێکی ترە حزبێک هەیە هەرچەند ئۆپۆزیسیۆنە هەرچەند لە شارگەر کوردە فعالە ئەویش دەمپارتیە ئەوە تا حدودێک بەری بەو ئیعترازە جەماوەریگەرە کە پێشتر لە نەبوودی حزبێکی وا لە کوردستانی تورکیا ئێمە ئەماندی ئیسە ئەو حزورە کەمترە مەگەر ئەوەی کە لە مەراسمگەرێ وەکو نەورۆز یا کۆبوونەوەگەرێکی تایبەت بێت ئێمە ببینین کە جەمعیەتێکی زۆر لە ماردین لە دیاربەکر یا لە وانە یا لە شارەکانی ترە کۆبێتەوە مسلمەن ئەوەیە کە ئەوە ئەگەر خەباتێکی جەماوەری بووای ئەوە کە ئەگەر بۆ نمونە ئەگەر شەرایەتەکەی ئیمڕۆ جۆرێک بووایت هەم محتاجی ئەوە بواین کە لەگەڵ ئیمرالیە
وتوێشکەن هەم ئەوەی کە پێویستیان بووە لەگەڵ قەندیلە وتوێشکەن فشار لە خوارێکیشە بووایت ئەو فشارە کە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە هەیە ئەوە ئەیتوانی وادار کات یانێ دەوڵەت وادار بکات بە ئەوەی کە ئەگەریش ئەو پرۆسە بە پرۆسەیەکی ئەوەی کە ئێماڵێن پێ پرۆسەی ئاشتی ئەوان پێڵێن دانیشتن و حەلی ئەوان ئەڵێن حەلی مەسەلەی تروریزم و ئەو شتانە ئەوە ئەیتوانی ئابۆ ئاقارە بڕوات. بەڵام ئێمە تقریبان ئیسا وتم چۆنکە دەمپارتی ها لە مەیانە شاید ئەو مەسئلە نەبینین دیارە جاروبارێک ئەو هێرشگەرە کە ئەیبن بۆ دەمپارتی بۆ نمونە ئەمساڵ کە نیان هێشت شارەدارەکە کە حەقی ئەوان بوو لایەن بر یەکێکتر لە حیزبەکەی ئەردۆغانیان دانیا ئێمە دیمان بە چا خەباتێک شێلگیرانە خەڵکی شاری وان توانیان بێنەمەیان و حتا ئەو عەقب نشینیە تەحمیلکەن بە دەوڵەت یانێ ئەوەی کە شارەداریان دیسانەوە داوە بە دەمپارتی خەباتی پارلەمانی دەمپارتی نەبوو بەڕاستی ئەوە ئەو خەباتە مەدەنیە بوو کە جەماوەر لە ناو شارەکانی کوردستانی تورکیە کردیان دیارە ئەوە دەوری نەخشی خۆی ئەبینێت ئەوە کە تا چه ئەنازەیەک ئەو ڕێکخراوگەرە بتوانن ئەو خەباتیشە هەر پەرە پێ بدەن مەحدودیان نەکەنەوە بەوەی کە بڕۆن دەنگ بدەن بە ئەو حیزبە دەنگ بن بەم حیزبە بەوە مەحدود و نەکرێت بەڵکو شێوەکانی خەبات پەیوەندیگرتن لەگەڵ خەباتی خەڵکەکەی تر لە تورکیا بەتایبەت ئەوانەی کە هاوچارە نووسیانن ئەوانەی کە دژ بە سیاسەتە جەنگیەکانی دەوڵەتی تورکیان ئەوان ناتوانێت یارمەتی دەربێت لەو پرۆسە. بەڵای هاوڕە شاران بەگشتی حەلی مەسەلەی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لە گرەوی چیدایە؟ ئەو حەلی مەسئلەی کورد جیا لەوەی کە هەرچەند جارێک ئەوەی کە لە تووڵی لە درێژایی مێژووە هاتووە دەوڵەتێکی مرکزیەکان ئەو دەوڵەتە مرکزیگەرە زەعیف بووگە فەزایك باز بووگە کە هەناسەیک بدرگێت ئیسا ئەگەر داوای ئۆتۆنۆمی بووگە یا هەر شێوەیەکی تر داواکاری کراوە بەڵام حەلی مەسئلەی ملی ئەو مەسئلە لاقل لە ڕوانگەی ئێمە کۆمونیستەکانەوە دیاریکردنی مافی چارەنووس حەقی خەڵک خۆیان بە چه شێوەیەک بێت ئەوە ئەتوانێت خەڵک خۆی دیاری کات دیارە ئەو جوابی ئەو پرسیارە ئەتوانێت لە کوردستانی تورکیە لەگەڵ کوردستانی ئێرانە جیاواز بێت هەروە وتم کە ئیسا ئەبێت لە کوردستانی تورکیە ئەو ڕێکخراوگەرە کە هەن بیرێکی شکەنەوە بۆ ئەوەی کە خەباتی جەماوەری پەرە پێ بدەن ئێمە تقریبا لە کوردستانی ئێرانە ئەو مشکڵە نییە یانێ ئەو بەتایبەت کۆمەڵە ئەوە بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێت کە خەباتی جەماوەری و کۆمەڵانی خەڵک سازمان و ڕێکخراو کات بۆیە ئەوە کە مەسئلەی ملی تقریبا من ئەتانم وەکو ئەوە کۆی گشتی بکەمەوە ئەوەی کە کاتی خۆی من وتم مەسئلەی کە ئەگەر لە تورکیا هاتووەتە ئاراوە فقط ئەو مەسئلە نییە کە بەفەرز ئیسە دەوڵەت تورکیایژێ پەکەکە چەک دابنێت وتم ئەبێت لە قانون ئەساسیەکەیە دیاری کات کە کورد و تورک و ئەرمەنی فەرق ناکە مەسیحی یا ئەقەلیەتگەرێکی تریش لەم وڵاتە ژیانەکەن بەڵام ئێمە ئەبینین لە بەشێکی تر لە هەر کوردستانەکە باشوورە ئەوە دیاری کراوە لە قانونی ئەساسیەکەیە نووسراوە کە کورد و تورک کورد و عەرەب حتا کاتی خۆیشی وتیانەوەی تر کورد ناڕواتەوە بۆ شاخت قانون ئەساسی تەسویب کرا بەڵام هەموو شتێکیش ئەوە نییە کە لە قانون ئەساسیە بنووسرێت ئەوەی بۆ موچەی ماڵانەیەک ئاوا عەزیەتەکەن بۆ هەناردەکردنی بەفەرز سادراتێک کە هەیە خەریکن عەزیەتەکەن بۆیە وەکو ئەوەی کە ڕەفعی ستەمی ملی من وەکو
جوابی ئەوە بدەمەوە من ڕەفعی ستەمی ملی لە ڕەفعی ستەمی تەبەقاتیە بینم لە ئەو خەباتەی کە ئەو چینە ژێر لەسەر چینی کرێکار زەحمەتکێش بۆ ئەو خەباتەیەکە دیارە ئەگەر جیا لەو ستەمە چینایەتیەکە ئەڕوات بۆ ستەمی نەتەوایەتیەکەیش ئەو ستەمە بۆ ئەو کەسێک کە لەو چینە فرو دەستگەرنا لەو چینە زەحمەت کێشکردنا ئەو ستەمە لەوان زۆرترە دوو بەرابەرترە بۆیە من ئەو مەسئلەی کە وتم جیاز ئیسە مەسەڵەن سووریا مەسئلەکەی چووگە ناو پرۆسەیەکی تر ئایا ئەو هێزە کە هەیەی لێنە هێزێکی چەکدارە ئێمە ناتوانین بڵێن بۆ وێنە لە کوردستانی سووریە چینێکی کرێکاری متشکل هەیەسن شەڕ هەموو شتێکی وێران کردووە ئەو هێزە چۆن خۆی پارێزی خۆی چۆن دەستکەوت پارێزگاری کار لەو دەستکەوتانە ئەو هێزە چەکدارە مەبەستمە ئەوە مەسئلەکەی تا دوا ڕۆژ چۆن حەلیەکات تاو جێگەیە بە کوردستانی ئێران هەڵگەڕێتەوە کوردستانی ئێرانیش ئەوەیە کە بە ژن ژیان ئازادی نیشانیدا کە دیارە کە ستەمی نەتەوایەتی هەیە بەڵام ئەوە نیشانیدا کە جیالەوەی کە ئەو ستەم نەتەوایەتیە قبولکراوە بەڵام بە دروشمێکی فرە پێشڕەوانە پێشکەوتن خوازانە و چەپ هاتە ئاراوە بۆیە من ئەو مەسئلەی حەلی مەسئلەی ملیە فقط من ئەتوانم بڵێم کە من ئەتوانم بەس لە ڕێگەی وەکو ئەگەر بڵێم شتێکی بۆ دابنم من هەر لە ڕێگەی چەپ و سوسیالیستەوە من ئەو مەسئلە وەکو حەلشدە ئەبینم بۆ هەمیشەی ڕیشەکەن بێت ئەنە شکلگەر کۆنفدرالیزم دموکراتیک فدرالیزم خودمختاری ئەمانە شتکارێکی مەقتەعین یانێ ناتوانێت دەرگە ڕیشەی دەرمان بکات. بەڵێ هاوڕە شارەم سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش منیش دیسانەوە دەستخۆشی لە خۆت و هاوکاران دەکەم وەڕوا و دەرفەتەی کە داتان بۆ من بۆ بەشداری لەم بەرنامە و هەروەها سەرکەوتن بۆ هەڵسوڕاوانی کۆمەڵەش. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ شارەم ئەمانەتی ئەندامی کمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران کە لە بەرنامەی هەفتەی کۆمەڵ هەڵسوڕاوان بەشدار بوو. بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری بەرنامەیەم هەفتەمان بوو کە بابەتەکەی لەژێر ناوی پرۆسەی ئاشتی لە تورکیە. هیوادارم ئەم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. پێش لە کۆتایی ڤیدیۆی کە هاوڕێیانم لە بەشی تەکش ئامادەیان کردووە پێکەوە دەیبینی. ماڵاوە. چۆن ڕێکخراوە مەدەنیەکان پێک دێن و گەشە دەکەن. بەشی یەکەم. هەم لە کۆمەلگا خراوەکاندا و هەم لەو وڵاتانەدا کە بە ڕێژەیەک دیموکراسی تێیدا بەدی هاتووە بەردەوام دیاردە و مەسئلەی کۆمەڵایەتی سەر هەڵدەدەن و ئەم دیاردانە بەکردەوە و بابەتیانە دەبنە مەیدانێکی کردداری بۆ چالاکی. هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی ڕێکخراگنی سەرەتایی و دامەزێنەر فیکرەی دامەزاندنی ڕێکخراو لە پەیوەندی بەو کێشە کۆمەڵایەتیانەدا دێنە باس. لەگەلەوەی کە کەم تا زۆر ڕەوتەکە بەرەو پێش چوو ژمارەی هۆگران و بەشداربووانی ئەم چالاکیە زیاد دەکات و لەو بەستێنەدایە کە لایەنگران خاوەنداریەتی لە ڕێکخراوەکە دەکەن و بە گەرم و گوڕی بەشداری تێدا دەکەن. ڕێکخرانێک لە ئاستی ڕێبەر و ڕێنوێن دەردەکەون. ئەمانە دەبنە سەری کردە و بانگەواز دەری پلان و ئاراستەی ڕێکخراوەکە. زۆرینەیەکیش وەکو بەردەنگی و ئاراستەیە
یان ئاراستەکە قبول دەکەن و لەگەلی دەکەون و لە نەتیجەدا ڕێکخراوەکە گەشە دەکات، یان ئاراستەکە قبول ناکەن و ڕێکخراوەکە تووشی کێشەی کردداری دەبێ. بەهۆی ئەوەی کە ئەوەی لە خەیاڵی سەرکردەکاندا بیری لێکراوەتەوە لەگەل ئەوەی لە ئەرزی واقعدا دەگوزەرێ لێکدورن و گونجاو نین. ئەم نەگونجاویە لە سروشتی جیاوازی تاکەکان لەگەڵ یەکتر سەرچاوە دەگرێت و هەم زانستە مرۆییەکان و هەم ئەزمموی کاری ڕێکخراوەیی ئەمەی لە گرێ توێرەیەکی تاڵی شکست هۆڵقێنەوە کردووە بە دیاردەیەکی ئاشنا لە کۆمەڵناسی کاری ڕێکخراوەییدا. پۆلێنی گشتی کەسایەتیەکان و تایبەتمەندیەکان. 1. توێژی کردەخوازیان پراگماتیست. ئەم توێژە پارێزخواز نییە، بەڵام لە دیاریکردنی ئەرکەکان و پێویستیەکان ڕچاوی ئەوە دەکات کە زۆرینەی پارێزخواز لە ڕێکخراوەکە دوور نەکەونەوە. بۆیە لە بڕیارداندا زۆر شیکاری ورد دەکات بۆ ئەوەی دڵنیا بێت لە دیاریکردن و پۆلێنبەندی ئەو ئەرک و زەرورەتانەدا هەڵە و زیادەڕەوی نەکرێت و ڕێکخراوەکە بچووک نەبێتەوە بۆ سکت و فرقەیەکی بچووک، یان لێکدا نەبڕێت و نەبێت بە 2 یان 3 کردەوە. توێژی دووهەم، کەسانی نمایشی یان دەرکەوت خواز. ئەم جۆرە کەسانە لە خۆناغێکدا زۆر چالاکن و پێش دەکەون و کاری زەق و نەترسانە دەکەن و زۆر زوو دەبنە کەسی دیاری ڕێکخراوەکە و دۆست و دوژمن لە ئاستێکی بەرز وەکو سەری کردە دەیانناسن. لە وڵاتانی دیکتاتۆریدا ئەم جۆرە کەسانە زۆر زوو دەکەونە بەرتێخی سەرکوتی دەستگا ئەمنیەکان و دەکرێنە عیبرەت بۆ ترساندنی زۆرینەی بەشدار و ئەندام. دا وڵاتانی دموکراسیشدا هەوڵ دەدرێت بەدانی امتیازاتی شەخصی بێدەنگ بکرێن. بۆیە توێژی نمایشی یان دەرکەوت خواز وەکو خنجێری دووسەرن. لەلایەکەوە کاریگەرن لە ڕەواندنەوەی ترسی سەرەتاییدا و ڕەچەشکێنن، بەڵام لە سەرێکی ترەوە لە هەندێک قۆناغدا بە تەنڕەوی و تاگڕەوی بیانووی سەرکوتی گەورە دەدەن بە دەستی دوژمنەوە کە دوژمنیش یاسائیەن هەلی ئەو سەرکوتەی بۆ ڕەخسا بە سەرکوت و دەمکوتکردنی ئەو کەسە نمایشیە دیارخوازانە فۆبیا بۆ زۆرینەی ڕاڕا و پارێزخواز دروست دەکات و دەبێتە هۆی ئەوەی پارێزخواز هێندە بترسێت کە لە بەشداری کەمەوە بترازێتە سەر هێڵی هیچ نەکردن و پاسیڤیزم یان پاکانە و خۆ بواردن.